بەرنامەی ئەم جارەمانە بیرۆکێکمان ئامادە کردووە. بیرۆکەکەشمان ئەمەیە. ئایا ئەگەر تۆ ببیتە پێشکەشکاری بەرنمەیەک یاخود ئەم بەرنامەی کە ئێمە پێشکەشیەکەین چۆن پێشکەش بە بینەریەکەی؟ ئێمە لەم بەرنمەیە جگەلەوەی کە کەسێک ئەبێتە پێشکەشکار ئەو بابەتی کە هەڵی شێبژێری لەگەڵ هاوڕەکەیە یاخود لەگەڵ مناڵەکەیە یاخود لەگەڵ کچەکەیە هەر کەسە و بابەتی من بیت باشە ئەم بەرنامەیە چۆن تەقدیمەکەیت؟ ساڵتانێ بنیارانی بەڕێز ئەمڕۆ بەرنامەیەک پێشکەشەکەین زۆر بە جوانی لەسەر تەوەرەیەکە وا بڵین ئەو تەوەرەیدا بزانین چیە لەسەر کۆمەڵایەتیە لەسەر ئابووریە وڵات بەڵێ ئێمە لەسەر تووڕەبوونە عینەشتا ئەویش نەمسی تووڕەیە ئەویش تووڕەیە بۆچی تووڕەبووی ئەمڕۆ لەبەرەوەی خاتر کراوە دەست ئەبڕن و ئیتر ڕێزمێ بۆ ئێوە وەڵایی خوا خۆی دوای پرسیارەکە باتەوە بۆ تووڕەبووی لە چێ؟ حەقە ئەخۆن ئەزام چێ حەقی کە دیفاع لە خۆتەکەی پێت ئەڵێن هار دەمەوەر ئەم ئافرەتە هارە بەڵام ئەگەر پیاوێ بیکە ئەڵێ پیاوی چاکە. ئەمڕۆ بۆ تووڕەی من؟ والله کەسە تووڕەی کردم. ئێستا بۆ تووڕەی باشم تووڕە نیم. ناتووڕەی باش بوو. سڵاو بینەرانی بەڕێز ئەمەی ئەمڕۆ بابەتی پێشکەشکەم لەسەر ژیان با بڵین چۆنێتی ژیان ینی ژیانی خەڵک چۆن ئەگوزارێ با بڵێ چۆن خەڵک ژیانیان بەسەر ئەڤەن. ئێستا ژەچینی لای ئەم برادرەمان چەند پرسیارێکی لێەکەین بزانین ئەڵێسی ئەم کاتە باش ئەم کاتێکت ئێستا ئێمە لە ژیانی هەموو زانین ژیانی هەرێکەمان چۆنە. تۆ چۆن پێناسە بۆ ژیانەکەی ژیان لای تۆ چی ئەگەێنێ ینی ئەتوانین ئەو ماوەی کە ڕابردۆ لە ژیان تا کوردی بکەیتۆ لە پێناسەیەەکە؟ وەڵی پێناسەکردنی ژیان تۆزێ ساعتە چونکە هەر کەسە و هەر لایەنێک بیهەوێ پێناسی ژیان کا بە شێوەیەک دەیکات. ئێستا ئەگەر لە مناڵێکی سەرجادەوە پرسی بە شێوەیەک پێناسی دەکات ئەگەر لەگەڵ پرسیار لە دەسەڵاتدارێکی بە شێوەیەکە پێناسی دەکات. جا من وەکو گەنجێکە کە پێناسەی ژیان بکەم یعنی ژیان وەکو پەلکە زێڕینەیەک وایە هەرچەندە هەوڵ دەی لێ نزیک بیە بەڵام ژیان لە دوور دەکەوێتەوە. ژیان دوو جانیب هەیە کە بریتیە لە خۆشی و ناخۆشی یعنی ژیان ڕۆژێک ڕوو لە توێ ڕۆژێک پشتی لە توێیە. جا ئەو ڕۆژانەی کە پشتی لە توێیە بە هیوای ئەو ڕۆژانەوە بژیکە ڕووی لە توێ. ئەم کاتان باش بە ڕێزان ئێستاش هاتینە سەر تەوەرەیەک تەوەرەی کچی دایک ئەم کاتت باش بەڕێز هەموو کاتێکت بەڕای تۆ کچەکەیە؟ بەڵێ چی ڕاگەین لەم بەرنامەیە چی پێشکەشەکەی بە کچەکە؟ وەڵی پێش هەموو شتێک کوڵێکی جوانی پێشکەشەکەم هیوادارم سەرکەوتو بێ لە ژیانە وەکو ئەو گوڵانە جوان بگەشێتەوانێ و هیچکە. تەمەەن درێژبی زۆر سپاس لەگەڵ تۆیە. یۆ ئێمەش تەمەناکەین کچەکە تەمەنی درێژ بێت و سەرکەوتو بێت لە ژیانە. چۆڤین چۆڤین خان هیوادارین ڕۆژێک ڕۆژان بێتە پێشکەشکارێک لە تەلەڤیزیۆنێک یاخود لە هەر تەلەڤیزیۆنێک بێت کە بەرنامە پێشکەش بێەوە کات. زۆر سپاسی دایکیشیەکەین. بەرنامەکان لەسەر ئەوە بوو کە ئایا تا چەندێت تۆ کچەکەی خۆتی خۆشێ و چی پێشکەش بە کچەکەیەکەی. ئەگەر ڕۆژە ڕۆژان چۆڤین بێ بە پێشکەشکارێک تا چەندێک ئامادی ئەوە تایە کچەکەت پێشکەشی بەرنامەیەەکە؟ وەڵی ئەوش کەوتەتە سەرخواستی خۆی پێی خۆش بێت من هەموو کات ئامادەم بۆی بۆ هەچ بوارێگەڵی بژێرێت. بەڵێ ڕۆژە ڕۆژان بە هیوای مەسەن بیوێ پێشکەشکارێک لە تەلەڤیزیۆنێکە؟ بە هیوام هیوایەکی وام هەیە. ینی حەز دەکەی بیوێ پێشکەشکار؟ بەڵێ. سڵاوتان لێبێ پێشەکی بە خێراتتانەکەم ناو چێ بەڕێز؟ مەبەست لە پۆلی چەنی؟ حوت ناو چیە؟ میوان لە پۆلی چەنی؟ سێ. بە هیوای ڕۆژێک لە ڕۆژان بەڕێز ببیتە پێشکەشکارێک لە بەرنمەیەەکە؟ ناوەڵا ئەوەتمەوەنە بۆ قەت. دەکتان بەدڵ بوو کە پێشکەشی بەرنمەکەی کرد؟ بەڵە زۆریش باڵە تا چەندێک هەستەکەی توانای ئەوە تایە کە پێشکەشی بەرنمەیە بکەیت؟ توانام هەیە بەس یعنی ئەوەتمەوەنە بۆ قەت حەزم لەو پێشکەکاری نەبووە. سڵاو بینەری بەڕێز سلەی کاک هاوڕێم کاگین قساکەین شێواز زانین چی کاک
شێوازیان باشی بژی سپاس دەکەم تۆ کەسە ناوبازاری باتی بۆ شتکردنێک بڵێ چێ و چێوێنا لەگە خۆ نیازت چییە؟ وەڵی دەستگیرانەکە مێناوە لەگەڵ خۆم لەگەڵ خوشکەکانی نیازمانە شت کڕین خۆمان حەزرکەین بۆ نیشان حەفرەیەکی نیشانەکردن ئینشەڵا ژیانی ئاسەری پێگەناوانە بڵێ شەڵا سەرکەوتوبی لە ژیانە مەمنون سپاس زۆر سپاس دەکەم مەمنون سپاس ژیانی بەڕێز ئێسش خوافیزم لە کاکشازەکەین بەتەمە ژیانی ئاستەگیری ببێنێ شەڵا تا کاتێکی خۆشیەوێ و ژیانێکی هەتا سەریە بێ زۆر سپاس کاگرامیار سبینێ بە هیوان لە هەر تەلەڤیزیۆنێکا بێ پێشکارێکی باش و بەرنامەیەکی جوان پێشکەش بێەوە بکات و ئەمەڵێ هیچێک لاوەتەکان وەیەکە بن بە پێشکەشارێک من ناو بەرەمە ئەم بەرنامەتان پێشکەشەکەم بەرنامەی ئەم حەزەکەم بەرنامەی ئەم جارەمان تایبەت بێ بە دۆستی گەنج ئەگەر ئەم هاوڕێم بانکەم بڵێم لەم ڕۆژەدا کە ژیان بەو شێوە قورسە معانەتی تۆ لە ئەمڕۆی گەنجە چی ئەبینیتیا ینی کە هەستەکەی کە گەنج چۆن لایلی ئەکرێتەوە وەڵا بەنسبەت گەنجەوە پێشەکی بە خێراتتانەکەن بەنسبەت گەنجەوە زۆر معاناتیە بە تایبەتی ئەوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکەن ئێستا گەورەترین معاناتی گەنجەوەی کە زانکۆ و پەیمانگا تەواوکات و بێژدا ئەنیشێ تەنانەت هەندێک بەس نەبێت بۆ یەکەمین جار من ناڵێم دوای ناوبڕەکە گەڕێنەوە وەلاتان بفەرمونون لەگەڵ وێنەگری بەرنمەکە کاکە ئاڤار حامید پێتان ئەڵێ دوای ناوبڕێک ئەگەڕێنە وەلاتان لە دوای